لا أحد يقدر على رفع الضر عنك إلا ربك. يقينت هبه هیچ کەس ناتوانێت ئەو بەڵایە لێ لابدا ئەو بەڵایە لەسەر لابە ئیلا پەروەردگارت نەبێ. هیچ بەڵایەک کە ڕووی تێکردی بە گەورەی مەزانە، بە گەورەتری مەزانە لە دەسەڵاتی خوا. پەنای بۆ بەرە و تەسلیم بە پەروەردگارت بە، بەویستی خوای گەورە دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە. کاتی ئیبراهیم لەلایەن نەمرودی خوانەناس و دەستە و دایرەکەیەوە فڕێدرایە ئاگرەوە، بەڕێزان تەنها خۆی بەخوا سپارد. فەرمووی خوایە پشت و پەنام تەنها تۆی، هیچ کەسێک ناتوانێت دیفاعم لێ بکە، خۆشم تەسلیم بە کەس ناکەم، یا ئەڵڵا خۆم دایە دەستی تۆ. پەروەردگار بە شێوازێک ئیبراهیمی لە ئاگری سووتێنەر پاراست کە نە نەمرودی پاشای زاڵم و خوانەناس و کافر، نە هیچ کەسێک لە ڕاوێژکار و دەستە و وەزیرەکانی، نە هیچ عاقڵمەندێکی سەرزەوی بیریشی بۆ ئەوە دەچوو ئیبراهیم لەناو ئاگران نەسووتێ. پەروەردگار لە سوورەتی ئەلەنبیا ئایەتی 69 دەفەرمێ و یا نار کونی بەردەن وەسەلاما عەلا ئیبراهیم. پەروەردگار ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا دەفەرمێ فەرمانمان بە ئاگر کرد و بانگەوازمان بۆ ئاگر کرد. ئەی ئاگر پێش ئەوەی ئیبراهیم بگاتە ناوتەوە کونی بەردەن، سارد بە، بەڵام وەسەلامان، ساردێکی سەلامەت بە. ئەگەر وشەی سەلامەت نەبوویە ئیبراهیم لە جیاتیەوەی بە ئاگر بسووتێت لە سەرمانە دەیبەست، لە سەرمانە هەر بگەیشتە ناو ئاگرەکە یەک پارچە لەشی دەبوو بە سەهۆڵ و خوێنی ناو جەستەی دەیبەست. چاو لێ خوای گەورە فەرمووی نەک هەر بگۆڕێ بە مەسووتێنە، سارد بە، بەڵام ئەگەر لێ بە سەلامەن، ساردێکی سەلامەت بە، ئازاری مەدە و خوێنەکەی مەبەستە و جەستەی لە کار مەخە. بەڵام عەلا ئیبراهیم، ئەی ئاگر ئەم فەرمانە تەنها لەسەر ئیبراهیم جێبەجێکە. ئەگەر خوای پەروەردگار نەیفەرموایە عەلا ئیبراهیم لەو چرکە ساتەوە کە پەروەردگاری ئەرز و ئاسمان ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا فەرمانی بە ئاگر کرد کاری خۆت مەکە، لە جیاتی سووتێنەربی سارد بە، ئەو کاتە هیچ ئاگرێک لەسەر زەوی جارێچکە نەدەکرایەوە. ڕواتان هەبێ خواردنێک لەسەر زەوی ئامادە نەدەکرا، خۆ گەرمکردنەوەیەک و سۆبایەک و پڕیشکی ئاگرێک لەسەر زەوی نەدەبینی جارێکی تر. بەڵام خوا فەرمووی عەلا ئیبراهیم، ئەم یاسایە تەنها لەسەر ئیبراهیم جێبەجێکە، تەنها بۆ ئەو جێبەجێیکە. بۆیە لەناو ئەو پشکۆی ئاگرەدا ئیبراهیم بە فێنکی وەکو لە گوڵ و گوڵزارێکا بێ لە جەوێکی فێنکدا بێ لە کاتی گەرمای هاویندا، ئاوا بە خۆشی و شادمانی هاتە دەرەوە. فبوهت الذي كفر، لوتی نەمرود شکا. تۆش ئاوا خۆت تەسلیمی پەروەردگار کە یەقینت هەبێ هیچ کەس ناتوانێت وەکو ئەڵڵا سوبحانەه وتەعالا بێ بەهانە و هاوارتەوە. دووەمیان دوای ئەوەی کە بەس پاڕانەوە لە ئەڵڵا دروستە، نابێ غەیری یا ئەڵڵا یای هیچ شتێکی تر بکەی، بڵێ یا فڵان کەس، ئەوانە نابێ بەڕێزان. دووەمیان تەضەڕوعان، شێوازی پاڕانەوەکەت، يعني مظهرين شدة الفقر إلى شيء كحاجة الرضيع إلى ضرع أمه. چۆن منداڵی شیرە خۆرە کاتێ زۆری برسی دەبێ، هیچ خواردنێک شک نابە، دەسەڵاتی هیچی نییە، دەپاڕێتەوە لە دایکی، ئەها منداڵەکەت چۆن گڕووگاڵ دەکا و دەلاڵێتەوە و دەگریا و ئیتر باوەش بە دایکیا دەکا و دەست بە کراس و جلەکانیەوە دەگرێ، ئیتر دایکەکە خۆی ئەزانێت داوای چیەکە، تر بە هەموو شێوازێک بەو شێوازی مناڵی و بێدەسەڵاتی خۆی داوای شیری دایکی دەکا. تەضەڕوعان بەڕێزان ئاوایە، ئاوا وەکو ئەو منداڵە بێدەسەڵاتە لە خوای پەروەردگاری خۆت پاڕێەوە. لە کاتێکە کە دەپاڕیتەوە ئیتر نابێت بیری ئەوەت هەبێ وەڵڵا من دەوڵەمەندم، تۆ دەڵێ خوا ڕزق و ڕۆزیم دەی کەچی بیرت لای دۆلارەکانم بێ، ئەڵێ خوا بەهانە و هاوارمەوە بێ، بیرت لای خزم و کەسوکار و قەوم و حیزب و دەسەڵات و پلە و پایەکەت بێ. وا بزانە وەکو ئەو منداڵە هەرچی دەسەڵات بێنیتە، پارویەک نان بەدەستی خۆت ناخرێتە دەمتەوە، بیکەیتە دەمتەوە پێیەخنچێ پێی ناخوری بەس شیری دایکت شک دەبەی. لەو کاتەشە هیچ دەرگایەک و دەرویەک بۆ خۆت مەهێڵەوە، بڵێ یا ئەڵڵا تەنها ئەم کارە بە تۆ دەکرێت، خوایە تەسلیم بە تۆم کرد، ئەوە بەلاڵانەوە لە خوای پەروەردگار پاڕێەوە.